جوانترینە و گەرمەگەشتین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرتا سەردێری گرنگترین هەواڵەکان. ئاگردانی پوستری نوێنەرانی مەجلیسی ڕژیم لە کوردستان و ئێران، بەیاننامەی لاوانی شۆڕژگەڕی جوانڕۆ بۆ بایکوتی هەڵبژاردننی ڕژیم، برینداربوونی 19 کۆڵبەر لە سنووری نەوسود، ئاگرگرتنی بازاڕی تاناکورای هەولێر و ژەهراوی بوونی 20 کەس، ناردنی 1 میلیارد دلار لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ حیزبوڵڵای لوبنان، هاوسەرگیری زۆرەملێ 20,000 کچ لە ئێران و لە سێدارەدانی 7 کەس لە عەرەبستانی سەعودی. درێژی هەواڵەکان ئاگردانی پوستری نوێنەرانی مەجلیسی ڕژیم لە کوردستان و ئێران. بەپێی ئەو وێنە ویدیوانەی بەدەستمان گەشتووە، خەڵکی ئازادی خواز لە شارەکانی کوردستان و ئێران بەنێر و پوستری نوێنەرانی مەجلیسی ڕژیم دەسووتێن و لە ناویان دەبن. بەپێی ئەو ڕاپۆرتانەی بەدەستمان گەشتووە، شوێنی پرۆپاگەندەی یەکێک لە بربژێرەکانی مەجلیسی ڕژیم لە بەلوچستان تەقێنراوەتەوە و زیانێکی زۆر بەر دوکانەکەی گەیشتووە. هەروەها خەڵکی شۆڕژگێڕی بەلوچ هۆشداری دەدەنە دانیشتوانی ئەو پارێزگایە و دەڵێن کاتێک ئاویان بەسەرتاندا قەت کرد و ڕۆڵەکانتانیان بە موشک و دەستڕێژی گول لە کوشت، ئەم نوێنەرانە لەکوێ بوون؟ دەنگدان بە مەجلیسی ڕژیم، دەنگدان بەو بارودۆخە و زڵم و زۆرەیە کە بەسەر خەڵکیاندا سەپاندووە. هەروەها لە شارەکانی کوردستانیش خەڵکی کرماشان، سنە، بانە، مەریوان، شابات، ئیلام و ئاودانان، مەهاباد و هەروەها بۆکان و باقی شارەکانی دیکە ڕیانگەاندووە کە بە هیچ شێوەیەک لە هەڵبژاردنەکانی مەجلیسی ڕژیمدا بەشداری ناکەن و لە هەر شوێنێک تەبلیغاتەکانیان ببینن دەیسووتێنن. بەڕێوچوونی مەراسمی ناشتنی تەرمی کاوە سەراف کاسبکاری گیانبەخکردووی سەردەشت. ڕۆژی سێشەممە 8 ڕەشەممە کاسبکارێکی خەڵکی سەردەشت بە ناوی کاوە سەراف ناسراو بە کاروان ئەمجەدینیە بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی سوپای پاسداران کوژرا و تەرمەکەی بە بەشداری بەرینی خەڵک ئەسپەردەی خاکرا. ئۆتۆمبیلی کاوان ئەمجەدینیا ڕۆژی سێشەممە لە بازگای پشکنینی نێوان گوندەکانی گۆڕەشیر و ساوان لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە درایە بەردەستڕێژی گولە و لە ئاکامی ئەو هێرشەدا ناوبراوی گیانی لەدەستا. کوشتنی ئەو کاسبکارە ناڕەزایەتی بەرینی دانیشتوانی گوندەکانی میراوێ، ساوان و گۆڕەشیری لێکەوتوێتەوە. هێزەکانی بنکەی سوپای پاسداران لە ترسی تۆڵەسەدنەوەی خەڵک ئەو فەرماندە کە تەقەی لە کاوان کردبوو بۆ شوێنێکی دیکە گواستوەتەوە. بەیاننامەی لاوانی شۆڕژگەڕی جوانڕۆ بۆ بایکوتی هەڵبژاردننی ڕژیم. ڕۆژی سێشەممە 8 ڕەشەممە لاوانی شۆڕژگەڕی جوانڕۆ لە بەیاننامەیەکدا داوایان لە خەڵکی کوردستان و ئێران کرد بە هیچ شێوەیەک لە هەڵبژاردنەکانی کۆماری خوێنڕژی ئیسلامیدا بەشداری نەکەن و وەفادار بە خوێنی گیانبەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بن. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە کۆمەڵانی خەڵکی کوردستان، ئازادی خوازان، شۆڕژگەڕان و خەڵکی بە شەرەفی قەڵای شەهیدان بە ڕەچاوکردنی 45 ساڵ چەوساننەوە و کوشتن و لە سێدارەدان لەلایەن ڕژیمی دژە مرۆڤی ئاخوندی دیسان دیکتاتۆر دەیەوێت لە ڕێگەی شانۆی هەڵبژاردنەوە دەڵاڵانی مەرگ و نەمانی ئێمە بە هاویشتنی پەنجە لە خوێنی گیانبەخکردوان هەڵبژێرێ. ئێمە لاوانی شۆڕژگێڕ وێڕای پێزانین و وەفا بۆ ڕێبازی گیانبەخکردوان و سووربوون لەسەر بەردەوامی شۆڕژ بۆ ڕووخاندنی ئەو ڕژیمە جنایەتکارە لە خەڵکی جوانڕۆ داواکارین کە خۆیان بە بەرپرسیار بزانن و بەمانەوە لە ماڵەوە وە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان بەڵێن لەگەڵ ئاوات و ئامانجی هەموو گیانبەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەریدا نوێ بکەنەوە. ڕژیم بەهێنانی هەموو بەکرێگیرا و سیخوڕەکانی دەیەوێت دوو جنایەتکار کە دەستیان لە ڕژاندنی خوێنی 13 کەس لە ساڵی 1375 و 32 کەس لە ساڵی 1390 بووە گاڵتە بەخاست و مافی ڕەوای خەڵکی ئەو شارە بکات. بۆیە هەر کەسێک لەو شانۆگەریە بەشداری بکات ڕاستەوخۆ پەنجەی لە خوێنی گیانبەخکردواندا خستووە. برینداربوونی 19 کۆڵبەر لە سنووری نەوسود. ڕۆژانی دووشەمە و چوارشەمە 7 و 9 ڕەشەمەی 1402 19 کۆڵبەر لە سنووری نەوسود لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە چەقۆ و فیشەکی ساچمەیەوە بریندارکران. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی دووشەمە کۆڵبەرێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی تاهێر پاشنا و نادیار پاش دەست بەسەرکران لەلایەن هەنگی مەرزیەوە بە چەقۆ بریندار کرا.
لەلایەکی دیکەوە ڕۆژی چوارشەمە کۆمەڵی کۆڵبەر لە هەمان سنوور کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکرا. لە کامی ئەو تەقەکردنەدا 18 کۆڵبەر بە فیشەکی ساچمەی بریندار بوون کە ناسناوەیان هێشتا ئاشکران نەکراوە. شانی باسە کە ژمارەی کۆڵبەری دیکە لە نێو سەرما و بەستەڵەکدا گیریان خواردووە و بارەکانیان زەوت کراوە ڕێگەیان پێ نادرێت بگەڕێنەوە نێوخۆی وڵات. بانگشتی سونیا شەریفی بۆ دادگای ئاودانان ڕۆژی دووشەمە حوتی ڕەشەمە سونیا شەریفی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری ئاودانان پاش بانگشت بۆ دادسەرای ئەو شارە لێپرسینەوە و هەڕەشەی لێکراو لە کۆتاییشدا بەڵێن نامەیان لێوەرگرت تاکو لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چالاکی نەکات. بەوتەی ئیسا بازیار لە چالاکانی سیاسی خەڵکی ئاودانان کە ئەو هەواڵەی بڵاو کردوێتەوە لەگەڵ نزیکبوونەوە بە کاتی هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی شەپۆلێک لە بانگشت و لێپرسینەوەی چالاکانی مەدەنی لەلایەن یاسر خەڵەفی دادستانی ئەو شارە دەستی پێکردووە. ڕۆژی هەژدەی گەلایەژی ئەمساڵیش سونیا شەریفی قوتابی تەمەن 17 ساڵی خەڵکی ئاودانان پاش بانگێژ لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بە سەختی ئازادرا. هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ ماوەی 2 کاتژمێر ئەو قوتابیان لە نێو ئۆتۆمبیل و لە شوێنێکی نادیاردا دایەبەر لێدان و هەڕەشەیان لێکردووە کە چیتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چالاکی نەکاو مافی ئەوەی نییە لە شاری ئاوداناندا بمێنێتەوە. ئاگرگرتنی بازاڕی تاناکورای هەولێر و ژەهراوی بوونی 20 کەس. شەوی سێشەمە هەشتی ڕەشەمە بازاڕی تاناکورای هەولێر بە هۆکاری نادیار ئاگری گرت و 20 کەس بەهۆی هەڵمژینی گازی مۆنۆکسیدی کەربۆن ژەهراوی و بۆ نەخۆشخانە گوازرانەوە. بەپێی راپۆرتەکان لە ڕووداوەدا زیاتر لە 200 دوکان بە تەواوەتی سوتاوە. هێشتا هۆکاری ئاگرگرتنی ئەو بازاڕە ڕوون نەبووە، بەڵام بەرپرسانی ئاگرکوژێنەوەی هەولێر خەریکی لێکۆڵینەوە لا ڕووداوەکان. بە پێیان زانیاریەکان سیستمەکانی ئاوڕستانی و کەپسولەکانی ئاگرکوژێنە لەو کۆمەڵە تجاریە کاریان نەکردووە، بۆیە ئاگرەکە بە خێرایی تەشەنەی کردووە و بە سەختی کۆنتڕۆڵ کراوە. داواکاری خەڵکی بەلوچستان بۆ یارمەتی خێرایی لافاو لێدراوان. بەپێی راپۆرتی ڕێکخراوی حالوەش بەهۆی هاتنی لافاو 72 گۆن لە بەلوچستان ژێر ئاو کەوتون و ناوەندە پەیوەندیدارەکان هیچ یارمەتیەکیان بە لێقۆماوان نەگەیاندووە و چالاکانی مەدەنی داوا لە خەڵک دەکەن بە هانای زیان لێدراوانی ئەو ڕووداوە بچن. بەوتەی فەرمانداری شارستانی قەسەرقەند ڕێگەی 33 گوندی سەر بە ناوچەی مەرکەزی و ساربۆک لە تەنیش چۆمەکان براوە و دەوڵەت هێشتا هیچ کارێکی بۆ گەیاندنی یارمەتی بە لێقۆماوان ئەنجام نەداوە. بەوتەی چالاکانی بەلوچ ڕێکخراوی کەشناسی پێشتر لەسەر بارینی باران و هەڵسانی لافاو هۆشداریدا بوو، بەڵام سێتاتی قەیرانی ئۆستان هیچ هەنگاوێکی بۆ ڕێگری لە زیاندیتنی خەڵک هەڵنەگرت. هەروەها زیاتر لە 14,000 میلیارد تمەن زیانی ماڵی بە شارستانەکانی زەراباد، قەسەرقان، نیکشار، چابەهار و سەرباز گەیشتۆ و ئەگەری هەیە ئامارەکە بڕواتە سەرەوە. خۆکوژی بەندکراوێک لە زیندانی قزل حساری کەرەج ڕۆژی دووشەمە حوتی ڕەشەمە. بەندکراوێکی ڕاگیراو لە زیندانی قزل حساری کەرەج بە ناوی حوسێن جەلالی لە ڕێگەی خواردنی حەبەوە کۆتایی بە ژیانی هێناوە. حوسێن جەلالی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر کرابوو. ناوبراو لە حوتی مانگی پێشووی ماوەی 25 ساڵ بەندکرانی تێپەڕ دەکرد. ڕۆژی دووشەمە ئەو بەندکراوە بە هۆکارێکی نادیار لە ڕێگەی خواردنی حەبەوە دەستی دایە خۆکوژی و پێش ئەوەی بگاتە نەخۆشخانە گیانی لەدەستا. ناردنی 1 میلیارد دلار لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ حیزبوڵڵای لوبنان. لەم دوایانەدا وێڕای گەمارۆکانی سەپێنراو بەسەر سیستمە بانکیەکانی لوبنان و پابەندبوونی بانکە لوبنانیەکان بە تەحریمەکانی ئەمریکا، کۆماری ئیسلامی 1 میلیارد دلاری بە گروپی حیزبوڵڵا گەیاندووە. بەپێی زانیاریەکان ئیطلاعاتی سوپای پاسداران بە هاوکاری بانکی ملی ئێران و بە سوی استفادە لە کۆدی ملی شارۆمەندان پاسپۆرتی ساختەی تۆمار و ئەرزی بۆیان دیاری کردوە تاکو لە ڕێگەی سامانە ئەلکترۆنیکیەکانەوە کارتە بانکیەکانیان بە شێوەی مەجازی و حەقیقی پارە بۆ کەسانێک لە لوبنان بگوازنەوە. پایگای هەواڵنێری ئەلمەحاک 24 چاپی بەیروت لەو بارەوە ڕایگەیاند بەشی بەرەنگاربوونەوە لەگەڵ پوڵشویی بانکی ناوەندی لوبنان لەم دوایانەدا شوێن پەنجەی پارەیەکی زۆری هاوردە بۆ ئەو وڵاتە دۆزیوەتەوە و کۆمەڵێک ئەکاونتی بانکی بلوک کردووە، بەڵام بەهۆی مەجازی بوونی بەشێک لە حسابەکان بلوکردنیان زۆر ئەستەبە.
هاوسەرگیری زۆرەملەی 20,000 کچ لە ئێران بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە نۆمانگی ڕابردووی ساڵی 1402 هەتاوی زیاتر لە 20,000 هاوسەرگیری زۆرەملەی کچان لە ئێران تۆمار کراوە. هاوسەرگیری منداڵان بە واتای بەهرەکشی فەرمی لە منداڵان وەکو منداڵی کاری نێوماڵ کە زۆربەیان کچن. منداڵانی کچ بەهۆی کولتوری پیاوسالاری، هۆکاری ئابووری، کۆمەڵایەتی و فەرهەنگی لە تەمەنێکی کەمەوە ناچار بە ئەنجامدانی کاری نێوماڵ دەکرێن تاکو ئیمکاناتی پەروەردەیان لێوەربگرن و بۆ هاوسەرگیری ئامادەیان بکەن. پێشێلکردنی مافی پەروەردەی منداڵان، پێشێلکردنی مافی یاریکردن، پەیوەندی جنسی و دەستێژی سێکسی و هەر چەشنە ئازاری جەستەیی و دەرونی توندوتیژی لە حەق منداڵان هەژمار دەکرێت کە بەداخەوە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پابند بە مافەکانی مرۆڤ نین. خۆپیشاندانی معلمان لە ئیسپانیا ڕۆژی سێشەمە هەشتی ڕەشەمە معلمان و مامۆستایانی زانکۆ لە وڵاتی ئیسپانیا دژ بە دۆخی خراپی پیشەی دەستیان لە کار کێشایە و لە شەقامەکانی مادریدی پایتەخت خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان مامۆستایان و معلمانی ئیسپانیا لە ئاسکەمی حەقدەست ناڕازین و داوا دەکەن سەعات کاریان کەم بکرێت و هێزی تازەی کار دەبمەزرێت. مانگرتنی معلمانی ئیسپانیا لە حاڵێکدایە کە هاوکات گەورەترین مانگرتن و خۆپیشاندانی کشاوەرزان لە ئەوروپا بەڕێوە دەچێت و ناڕزایەتی مەعیشەتیەکان خەریکە زۆربەی وڵاتانی ئەوروپایی دەگرێتەوە. مانگرتنی شۆفێران و لایەنگرانی ژینگە لە ئاڵمان اتحادیەی ڤێردی کە سەر بە شۆفێران و کرێکارانی بەشی گواستنەوەی ئاڵمانە لە ڕۆژی دووشەمە هەفتی ڕەشەمەوە پەیوەست بە مانگرتنی لایەنگرانی ژینگە بوون. بەپێی راپۆرتەکان بزوتنەوەی ژینگە پارێزی ئاڵمان گەورەترین مانگرتن و خۆپیشاندانی خۆی ساز کردووە و کرێکارانی بەشی گواستنەوەی ئەو وڵاتەش لە ڕۆژی دووشەمەوە پەیوەست بە مانگرتنی گشتی دژ بە سیاسەتەکانی دژە ژینگەیی یەکێتی ئەوروپا بوون. کرێکارانی بەشی گواستنەوە لەگەڵ بزوتنەوەی هەینی بۆ داهاتوو کە لەلایەن گریتا تۆنبێرگەوە ڕێکخراوە ڕێککەوتن و گەورەترین خۆپیشاندانیان دژ بە سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا ئەنجامداوە. بەپێی زانیاریەکان کرێکاران بڕیارە بۆ ماوەی 1 هەفتە نیوە شیفت کار بکەن و بە شێوەی ناڕزایەتی خۆیان لە ئاز نەبوونی سەرمایەگوزاری لە بەشی پاراستنی ژینگە نیشان بدەن. دووە هەواڵ لە سێدارەدانی 7 کەس لە عەرەبستانی سعودی ڕۆژی سێشەمە هەشتی ڕەشەمە 7 کەس لە عەرەبستانی سعودی بە تۆمەتی دامەزراندنی ڕێکخراوی تۆرۆریستی و پشتیوانی دارایی لە ڕێکخراوە تۆرۆریستیەکان لە سێدارەدران. ئەعدامی ئەو 7 کەسە زۆرترین ڕێژەی ئەعدام لە ڕۆژێکدا لە عەرەبستانی سعودی لە مانگی مارسی 2022ەوە تا بە ئەمڕۆ و پێشتر لە ڕۆژێکدا 81 کەس لە سێدارەدرا بوون. بە ئەعدامی ئەو 7 کەسە ئاماری ئەعدامکراوان لە سەرەتای ساڵی 2024 زاینی تا بە ئەمڕۆ گەیشتووەتە 29 کەس. شایانی باسە کە وەزارەتی دەرەوەی عەرەبستان ڕایگەاندووە کە ئەو کەسانە لە دەسامبری 2019 و ژانوێی 2022دا دەستبەسەر کراون و ڕۆژی سێشەمە لە سێدارەدراون. بینەرانی خۆشەویست سەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.